مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی ئێوارەخوانێک بۆ ئەندامەکانی ئێستاز دەکات لەم بارەیەوە پەیامبەرمان ئازاد کۆمەراوەیی ڕاپۆرتێکی بۆ ئامادەکردوون فەرموون باپێکەوە بینین. يا روح هنا صليت وإلى الرحمات أتيت. يا روح هنا صليت وإلى الرحمات أتيت. في خير بقاع الأرض في قلب النور مشيت. يا روح هنا صليت وإلى الرحمات أتيت. في خير بقاع الأرض في قلب النور مشيت. أرأيت سناه الغامر ومنابعه ورأيت أمناء البيت الطاهر. وەکەنجومەنی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە درێژەی کار و چالاکیەکانماندا ئەمڕۆ هەستاین بە سازدانی ئیفتار سائیمێک بۆ ڕۆژەوانانی سنووری ئەنجومەن و دیارە ئیفتار سائیمی شێچێکە لە سونەتە پیرۆزەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام. زێی دڵخۆشیە کە کۆمەڵێک ڕۆژەوان لەسەر یەک سفرە کۆکراونەتەوە و سوپاسی برانی مەڵبەندیشەکەن کە هاوکاریان کردین بۆ ڕێخستنی ئەو ئیفتار سائیمە و لە پاش تاوابوون ئیفتار سائیمەکەش هەڵستین بە سازدانی کۆڕێکی ئیمانی بۆ مامۆستای بانخواز مامۆستا بەڕەوەنگەڵ عەلی هیواداری بیتە جێگای سوود و ڕەزامەندی خوای پەروەردگار و ئامادەبووان. دەستخۆشی لە مەڵبەند و ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی ئیسلامیەکەین کە ئەم ئێوارەخوانیان ئامادە کردووە بە ناوی ئیفتار سائیم بۆ ئەو برایانە. ئەمە دیدار و چاوپێکەوتنێکە وەرەوەها یەکتر ناسینێشترە لە هەمان کادا خێر و سەدەقەیەکی گەورەشە، چونکە هەر کەسێک کە کەسێک نام بدات خێر و چاکەی ڕۆژوەکەی بە هەمان چەشنیوی پێ ئەگات. لە هەمان کاتیشدا دڵخۆشیێکیشە بۆ مسلمانان کە لە مانجی ڕەمەزاندا ئەم ئیفتار سائیمە ئەنجامەدەن و ئەمە ڕۆژانە ئەم ئیفتار سائیمانە لە هەموو کوردستانە بینەوە. زۆر دڵمان بەم جۆرە چالاکی و هەروە مناسبانە خۆشە کە مسلمانان لە گشتیان بەتایبەتر لە کوردستاندا پێهەڵدەستن. هم جند الطهر ومعهم تشريفات ترفعهم. جددت كياني معهم والدعوات تطالعهم بثوابي وطهر بيتي. يا من يتقلد نسكه ويجوب النور ومسكه. كن دري الخطوات كثر طورك في